بسم الله الرحمن الرحيم. أمره إن شاء الله تمني بلو فرونتد أمازونكا بيتشوكا حفر روجا مانگی شەشی 2019 دوو ئەڵقەم بۆ دروست کردووە، دانەیەکیان زەردە، دانەیەکیان زیوە. ئینشاءڵڵا ئەمڕۆ ئەڵقەکەکەی نەقاچی بەویستی خوای گەورە و خوای گەورە بەرەکەتی تێبخا و خوای گەورە بنسیبی هەموو کەسێکی بکە ئینشاءڵڵا. بسم الله بسم الله ما شاء الله بسم الله ما شاء الله بسم الله ما شاء الله. بسم الله خوای گەورە تەمەند درێژی کا بەرەکەتی تێبکە ئینشاءڵڵا. پێم وابێ بە عەکسەوە تێم کردووە یان توانین دەریشی کەینەوە، چونکە هێشتا قاچی ئاوایی هێشتا تقریباً دوو ڕۆژێکی ماوە تا لە قاچە ئاسی ببێ و دەرنەکرێ، بەڵام لە وستی خوا کێشە نابێ ئینشاءڵڵا، بەلای خۆم گەورە بێ و ترسی ئەومان نامێنێ. پێم وابێت لەمڕۆ گەورەتر بێ بۆ قاچی ئیزعاجە بێ، دوایی ئەزێتیە بێ تێی ناکرێ. ئەم قاچەی کەشیانی دۆزە دەستە دوورخەرەوە. بسم الله. ئەم قەزەردەکەیان پێم وابێ نیو پۆینت هەمیشانە بە عەکسەوە تێکرد بێ، ئەسەکە ڕووی لە دەرەوە بێ، وی بۆ خوێندنەوەی کەسێکە بێ بخوێنێتەوە ئاسانتر بخوێنرێتەوە. الحەمدولله ئەمڕۆ تەمەنی حەڤە ڕۆژە، چاوەکانی کردوێتەوە لەسەر قاچی خۆی وەستاوە، سوپاس بۆ خوا. ئینشاءڵڵا خوای گەورە تەمەند درێژی کا بە لەشێکی ساغەوە بۆم بێنێتە بەرهەمی ئینشاءڵڵا. دەستخۆش.